کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵان. خوشحاڵم بۆ جارێکی تران لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، لەگەڵ دەستپێکی گرژ و ئاڵۆزیەکانی نێوان ئێران و ئیسرائیل، کۆماری ئیسلامی بە فرسەتی دانی هێرشی کردوێتە سەر کۆمەڵانی خەڵک لە ئێران، و لەوانە هێرشێکی زۆر توندی کردوێتە سەر بابەتی ئەو ڕێ بەرنامەکەمان بریتیە لە هۆکاری سەرهەڵدانەوەی تند دژ بە بێحجابی. لەسەر ئەم بابەتە داوامان کردووە لە دکتۆر لەیلا مرۆتی، سپۆری زانستی سیاسیەکان کە بەشداری ئەو بەرنامەیە بێت. بەڕێز لەیلا بەخێربی بۆ بەرنامەیە. باوڕێزمە لە خزمەتی ئەو بینەرانی بەڕێز. ڕۆسپاس. بەڕێز لەیلا، هەروەک لە پێشەکێکە ئاماژەم پێکرد، ئێمە لەگەڵ دەورێکی تازە لە سەرهەڵدانی دژ بە ژنان لە بابەت بێحجابیەوە ڕوبڕین. هەروەک بۆ خۆشتان ئاگدارن لە نەورۆزە بە تایبەت لە کوردستان تقریبا دەتوانم بڵێم حجاب معنای نەمابوو. ژنان و کوڕان گەنجان پێکەوە شان بەشانی یەک هەڵئەپەڕان و خۆشییانە کرد و شایانە کرد و بەهۆیەوە لە ئاستی سەراسەریشا تەئسیرێکی زۆری دانا. پێم خۆشە لە ئەوڵەوە بزانم باشە ئەو هەموو هێرشە بۆ لە توولی حیاتی کۆماری ئیسلامی ئاکرێتە سەر ژنان. هۆکارەکەی چییە وا ژنان ئەوەندە ئەکەونە بەر هێرشی کۆماری ئیسلامی؟ کۆماری ئیسلامی ڕژیمێکی ئیدۆلۆژیکە. ئەلبەتە دیارە زۆربەی ڕژیمهای سیاسی هەرکانێکیان ئیدۆلۆژیکی سیاسیان هەیە، بەڵام بنەمای کۆماری ئیسلامی بنەمایەکی ئیدۆلۆژیکی ئیسلامگەرای شیعەیە کە لە چوارچێوی ئەو بنەما ئەوڵە شتێک بەناوی یەکسانی مرۆڤ وجودی نییە، نە لە زاتیە، نە لە قانونەکانیە، نە لە حکومەکانیە، نە لە ناو دەسەڵاتدارەکانی، وەنە لە ناو سازمان و نەهادهای سیاسیە شتێک بەناوی یەکسانی مرۆڤمان نییە. لەم دەوڵەتە ئیدۆلۆژیکە چەند شت، چەند مەسئەلە وەکو بابەتی گرنگ کە بۆ ئەو دەوڵەتە گرینگە وجودی هەیە کە ئەمانە ئاواتوانم ئەرسان کە مەوجودیەت هات بۆ ڕژیمی سیاسیە، قودرەتی پێئات، مانەوەی پێئات، یعنی ئیدامەی حیاتی لەگەڵ ئەو شتانەیە. و یەکێک لە گەورەترینی ئەو شتانە لە ئەسڵا دژایەتی لەگەڵ مافی ژنان، مافی ئێتنیکەکان، مافی بێستەڵاه ئەوانەی کە ئەقەلیەتی جنسین، ئەمانە بە شێوەیەک لەگەڵ حکوومەتی جمهوری ئیسلامی لەگەڵ باوەڕی بنەڕەتی جمهوری ئیسلامی یەک ناخوێنەوە بە بنەماکی لەسەر سەرکوتکردنی ئەمانە بووە هەر لە ڕۆژی ئەوەڵە تا بە ئیمڕۆ. بەڵام لە بەرابەر ئەو باوەڕی کە ڕژیمی جمهوری ئیسلامی هەیەی، ئێمە شتێک بە ناوی بەرەنگاری، بە ناوی مقاومت لە ناو خەڵکات، چ ژنان، چ پیاوان، چ گروپای جیاواز، چینی جیاواز لە ناو کۆمەلگا ئەبینی کە ئەمانە لە بەرابەر حکوومەتە مقاومەتەکەن، بەرەنگار بوون، چون ئەساسەن باوەڕێکیان بۆ شتە نیە و ئیدۆلۆژیەنە کە حکوومەت دایناوە. دیارە لە توولی ئەم 40 ساڵە حکوومەت زۆری تەلاش کردە لەباری سازمانیە و لەباری قانونیە و لەباری نەهادهایەکە کە لەگەڵ یا هەن ئەو باوەڕی خۆی بەسەر جامعە بسەلمێنێ، یعنی هەم تەمەی دانا، هەم تەشویقی دانا، هەم خەڵکی خستە زیندان، هەم بێستەڵاه هاتە خەڵکی لە ناو شرایەتێکی ناخۆش ئادانا. بەڵام لە واقعیەدا تا بە ئیمڕۆ موافق نەبووە، بە تایبەت لە دوای شۆڕشی ژینە، لە دوای بزوتنەوەی ژینە، ئەو ڕوبەڕووبوونەوە، ئەو تەقابڵوە گەیشتە بە ئەوژی خۆی بە حکوومەت ئیتر دەرەقەتی خەڵک نایە، ناتوانێت ئەو شتێکە وەکو ئیدۆلۆژی باوەڕی پێیەتی و پێی وایە بەوە ئەتوانێت تەداوڵەیەکات لەسەر خەڵک حاکمیکە. بۆیە حکوومەت ئالەم موقعیەتە، ئالەم قەیرانێکە بۆ خۆی بەدەست بە وجودی هێنات، ماوەتەوە پێی وایە بە قەیرانێکیکە، بە کوشتن و بە زیندانکردنی خەڵک و بە بێئیحترامیکردن بە خەڵک، پێی وایە ئەو قەیرانە ئەتوانێت کۆنتڕۆڵ کا، چارەسەریکە. بەڵام دیارە تا مەرحەلە موافق نەبووە. وایە بەڵام حساسیەتەکە زۆر بە ژنانە. من ئەتوانم بە جورئەتەوە بڵێم کە ئەگەر هەموو ڕۆژێ خانەنشینان بێنە سەر شەقام، ئەگەر هەموو ڕۆژێ کرێکاران مەسەلەن ئیعتراف بکەن لەم لاولۆلا بە مەسەلەی حقوقەکانیان کە پەرداخت نەکراوە یا هەر شتێکی وە،
ئەو حساسیتە نییە و کۆماری ئیسلامی دژ بە ژنان هەیەی بۆ خۆتان ئاماژەتان پێکرد مەبەست ئەوەیە کە ئەمە یەکێک لە بنەماکانی کۆماری ئیسلامیە مەسەلەی دژایەتی لەگە ژنان و حقوقی ژنان کە نابێ سەلمێندرێ یاکو ئەوەی شەر بەنەوەیەک سەرکوبی ژنان یا ئەوە توانێت تاثیردا بنێتە سەر هێزەکانی تری ناو کۆمەلگا وەکو مەسەلەن کرێکاران خوێندکاران و هێزەکانی تر کە ئەوانیش هەمویان اعتراض دەکەن ئایا ئەمە ڕێگەیەکە بۆ سەرکوتی ئەوانی تریش بۆ دلیلە حکوومەت زۆر لەسەر ژنان ئەو حساسیەتە یا ئەو توندوتیژیە هەیە ئەوڵەن ژنان لەباری جەمعیەتیان و تعدادیان زۆرە خۆ بۆ واقعیەتێکن جەمعیەتی چەند میلیۆنی ژنانە بینی لەگەر کۆمەڵگا بە خۆی معروف تەقسیمی کەی بەخشێکی زۆری ژنان هەرچەند بەڕاستی نازانم ئاماری ژنان لەناو کۆمەڵگای ئێران چەندێکە ئەوە بۆ خۆی زۆر بۆ حکوومەت گرینگە دیارە ئەگەر ئەوان دەنگیان بەرزۆکەن و ئەوان بوو بەڕۆی حکوومەت بنەوە بۆ حکوومەت دەتوانێت زۆر کێشە دروست کاتەوە بەخشێک لە مەسئلەکەیە بەخشێکی کە ئەوەیە کە ژنان بەتایبەت لە دوای بزوتنەوەی ژینە نۆئێک سازمان یافتیگیان پەیا کرا نۆئێک ئەتوانن خۆیان ڕاهبەریکەن بە چۆن ئەڵێن شاید شتێک کە زۆر تێکرار کراوەتەوە بەڵام ئەگەر ئێمە بچینە ناو بنەمای ئەو قسە ئەو فکرە زۆر ئەم قسە مەترح وەکە شۆڕشی ئینقلابی داهاتوو ڕاهبەرانی سیاسی داهاتوو ئەتوانن ژنان بن ئەمە وەکو بنەمایەک بەڕاستی بۆ حکوومەت ترسی ئیجاد کردە چون حکوومەت دەزانێ وەختێک کە قسە لە ژنانەکەین ئەوڵەن حرەکەتی سیاسی لە ناو ژنان ئەو حرەکەتەی کە ئەنجامیان ینی ئەو بێستڵاح نافەرمانیە کە ئەیکەن و ئەوەی کە بە زۆر گەرەکیانە حجاب خەنە سەریان قبوڵی ناکەن ئەو نافەرمانیە لە نەزەری حکوومەتەوە بۆ خۆی زەنگی خەتەرێکە و مەسئلەی دیکە ئەوەیە کە ئەو ژنانە بە هەر حاڵەتێکە نافەرمانیەکەن حکوومەت ئەزانێ کە نافەرمانی ئەوان ئەکێشتێتە ناو باقی تەبەقاتی جیاواز و ئەتوانێت نفوس کاتە ناویان و ئەوە بۆ خۆی مەسئلەیەکی کەیە ئەگەر ئێمە لە ناو فەرزەن لە ناو سنفی مەسەلەن کاریگەر لە ناو معلمەکان لە ناو تەبەقاتی جیاوازی جامعە ئێعترازێکە بینین ئەڵبەتە جیاوازیکی هەیە لەگەڵ وڵاتایکە ئەگەر ئێعترازێکە بینین دژایەتی لەگەڵ حکوومەتە بینین بنەمای ئەو دژایەتیە بنەمای و ئێعترازە لە ئەسڵا ئێعترازێکی سنفیە ئێعترازێکە متعلق بە شغڵیان ئێعترازای غیری سیاسیە بەڵام لە ئێران بۆ بە ئێعترازێکی سیاسی یعنی لە هەر وڵاتێکی کە ئەگەر خەڵک ئەگەر تەبەقاتێک ئەگەر گروپایەک شابەرزەکان فەرزەن لە فەڕەنسا ئێعترازیانە کرد لە وڵاتێکی کە ئێعترازیانە کرد معلمەکان یا هەر قشتێکی کە ئێعترازیان کرد لە وڵاتێکی کە کارێکی سنفی بوو وەکو کارێکی وەکو ئێعترازێکی سنفی تمشایەکەن کە ئەسڵن هەدەفەکەی سیاسی نییە بەڵام لە ئێرانە هەرچی شت بووە بە سیاسی ئێعترازێکی سنفی کە ئەتوانێت بە خاتری ئەوە بێت کە کەسانێک بتوانن ئەو ئەهداف و بە ئیستلاح ئەو شتانی کە مافی کاری ئەوانە بەدەستی بگەیەتە دەستیان لە ئێرانە بوو بە شتێکی سیاسی هەر شتێکی غیری سیاسی بۆ بە شتێکی سیاسی بە لەم بینە اتفاقا ژنانن کە حرەکەتیان وەکو حرەکەتێکی سیاسی لە بەرچاو دێت چون ئەساسی حرەکەتی ژنان لەسەرەوەیە کە گەرەکیانە لەگەڵ ئەو حکوومەتەکە دژی ژنان دژی ئازادیە دژی مافی مرۆڤە ڕۆبەڕۆ بنۆ ئێمە مەسئلەیەک وەکو مافی مرۆڤ وەکو مەسئلەیک وەکو حقوقی ئەساسی بنیادینی ئینسان لەگەڵ سیاسەتە تێکەڵی ئەبینین یعنی ئەمە فقط بەسێکی سنفی نیە ئەمە بەسێکی زۆر گەورەیە زۆر بێستڵاح شتێکە گەورەیە کە واوی تەبەقاتی جامعەی لەگەڵ لە ناوە شامڵە بێ ئێمە توانین ژنی کاریگەر ببینین کە وەکو ژنێکە لە ناو ماڵایە ئەویش هەر بۆ ئەنازە انتظاری بێ کە ئازادی سیاسی بێ ئازادی انتخابی لیباسی بێ ئازادی پۆششی بێ بۆیە لە ذاتی خۆیان ئەم مەسئلە ئەبێ بە مەسئلەیەکی سیاسی دێ ئەم مەسئلە کە مەسئلەیەکی سیاسیە لەگەڵ ئەو شتێکە ئێعترازی سنفیە ئەگەر تێکەڵ بێ وەکو ئێعترازی وانەی کە باس نەشەستن ئێعترازی فەرزەن سنفی معلمەکان کاریگەرەکان ئەمانە وەختی تێکەڵ بێت ئەتوانێت حکوومەت دووچاری قەیرانێکی زۆرترکە و حکوومەت ئەزانێت کە بنەمای ئەو قەیرانە لە ئەسڵا گەڕێتەوە بۆ ئەو مافەی کە ژنان گەرەکیانە و بەڵام نییانە بۆیە مهمە کە ئەگەر ژنان سەرکوبکە بەکۆ وایە کە کاریگەریشی سەرکوب کردبێ معلمیشی سەرکوب کردبێ هەر سنف و تەبەقەیەکی کێشی سەرکوب کردبێ چون ژنان زۆرترین بێستڵا پشتیبانیشیان لە ناو کۆمەڵگا هەیە بۆ خەڵک مهمە
هەکو ینی فقط بەکو ئێترازێکی سنفی نایبین وەکو ئێترازێکی تەبقاتی نایبن ئێترازی ژنان شتێکە سەرتر لە گشتیش ئەتوانێت شامل بێت بۆیە ئەتوانێت بۆ حکوومەت خەتەرناک بێت. بەڵێ مەسلەیەکی کە هەروە لە بدایەتی باسەکەمانە ئیشارەم پێ کرد ئەو مەوزوعەیە کە کۆماری ئیسلامی ئێستا لە تقریبا نەتوانین بڵێن شەڕێکایە لەگەڵ ئیسرائیل. پێم خۆشە لەم بابەتیشەوە تۆزێ قسە بکەن کە ئەمە ئایا بووە بەو نەحمەتەی زۆر جار باسی وایە کرێ کە شەڕی ئێران و عێراق بوو بە نەحمەت بۆ کۆماری ئیسلامی. کۆماری ئیسلامی توانین لە دەورانی شەڕی ئێران و عێراقا هەموو بنەماکانی خۆی هەموو ئۆرگانەکانی خۆی ڕێک بخات و سازمانی بدات و لەو ماوەیشدا توانی بەشێکی زۆر لە نێرانی خۆی سەرکوت بکە و کاتێک کە شەڕ تەواو بوو تقریبا لەگەڵ مشکلێکی وهای سیر و عجایبی کۆمەڵایەتی ڕوبەڕوو نەبوو. تەبەن جیاوازی بینی شەڕی ئێران و عێراق و ئەو کێشەی ئێستا هەیە و کاتە پشتیوانیەکی کۆمەڵایەتی بۆ پاراستنی وڵات لەلایەن خەڵکەوە لە ئێران بوو، بەڵام ئێستا مەسلەی کوردستان تۆزی جیاوازە، بەڵام ئێستا ئەوەیش نەماوە. چەنێ ئەتوانێ ئەم وەزیەتەی کە هەیە تأثیر دابنێتە سەر وەزیەتەی ناوخۆ منظورمە ئەو کێشەی بینی ئێران و ئیسرائیل. ئەوەت من یەکشتان ئەرزکەم بە پێچەوانەی ئەو ڕوانگە کە زۆربەی خەڵکیش هەتا زۆر لە ئەوانەی کە ڕۆشنبیرن پیان وایە کە شەڕی ئێران و عێراق مەسەڵ خەڵکێکی زۆر حمایەتیان لێکرد. بەڵێ خەڵکێکی زۆر حمایەتیان لێکرد، بەڵام زۆر کەسیش دژ بەو شەڕە بوون، بەڵام دەنگی ئەو کەسانی کە دژ بەو شەڕە بوون بەهۆی ئەو شەرایەتی کە ئەو وەختە لەسەر ئێرانە حاکم بوو خامۆشکرا، بە زۆر خامۆشکرا. یعنی دەنگی ئەوان نابیسرا، دەنگی ئەوان خەفەیان کرد، زۆر کەسیان لەبین برد بەو دەلیلێکە دژی ئەو شەڕە بوون کە لەبین ئەو دوو دەوڵەتە ئەو دوو دیکتاتۆرە خەتەرناکە سەدام و خومینی پێشات بوو. ئەمە بابەتێکی. بەڵام ئەگەر ئێمە بین شرایطی ئیمڕۆ لەگەڵ ئەو شرایطی ئەو وەختە مقایسەکەین ئەسڵ ئایا باقانە ئەو دوو شرایطە قابلی مقایسەیە و ئایا ئەگەر شەڕێک لەبین لە نێوان ئێران و ئیسرائیل پێش بێ ئایا هەر ئەو خەڵکارە و خەڵکن کە حمایەتەکەن لە حکوومەت دیارە کە ئەسڵ ئەو شتە نییە. ئەوڵەن شرایط زۆر جیاوازە فەرقی کردا. حکوومەت ئیتر بۆ خۆی زۆر باشەزانێت کە مەشروعیەتێکی نییە، بنەمایەکی حمایەتی خەڵکی نییە لەگەڵ پشت خۆیان کاگەر واردی شەڕ بێت خەڵکێک بێنیسە مەسەڵەن دێ لە مەفهومی ناسیۆنالیسم و ملیگەرایی ئێرانی و بەحسی ئیسلام و ینی دین و ناسیۆنالیسمیشی بەیەکۆ تێکەڵ کردە کە بتوانێت خەڵکێک لە پشت سەر خۆی دانێ. بەڵام لە واقعیەتی قەزیەکە ئێمە ئەبینین کە خەڵک بە کولیەتی لەگەڵ ئەو ڕژیمە پارادۆکسیان هەیە، تەناقوزیان هەیە و خەڵکی ئیتر ئەو حکوومەتیان گەرەک نابێت. حتا ئێمە ئەبینین خەڵک ئەمە زۆر شتێکی تایبەتە، ئەمە دەورەی قەدیمیە کە بێستڵا خەبەریان نەبێت لە دنیای مەجازی، دنیای ئەو بێستڵا شەبەکەهای ئیجتیماعی هەرچی شتی ڕوون کردێت و هەرچی شتی خستەتە سەر ئەو لەو بێستڵا لە پشتی ئەو پەردە دەری هێناوە دیاری خستە کە خەڵک ئێوە حتا بێن زۆر سادە ئەرسانەکەم ئەو شتانی کە خەڵکی نووسن ئەو کامنتانی کە خەڵکی نووسن بیرکرێن و ئەزان زۆربەی خەڵکی ئێران دژایەتیان هەیە لەگەڵ خودی حکوومەتەکە و حتا زۆریشیان پیان خۆشە شەڕێکی شکل بگرێ بەو هیوا کە ئەو حکوومەتە بڕوخێ. بە زۆر مەسئلەیە ئەو حکوومەتە بڕوخێ لە زۆربەی وڵاتای دیموکراتیکی دنیا گەر شەڕێک پێش بێت خەڵک لەگەڵ حکوومەتەکان هەگر قێرانێکی واقعیەتە لەیلا خانم وە ئەگەر ئەو شەڕە هەڵبدا حکوومەتە ڕوخێ لەگەڵ واقعیەدا دێتەوە یاکو فقط ئارەزویەکە و ئەوە ئەگەر بکرێ هە لە سەرەوەیش کە چەندێت تاثیری خراپی ئەبێ ئایا واقعاً ئەوە توانێت دەستکەوتێکی بۆ خەڵک ببێت. ئەوبەت لەسەر ئەوەی کە خودی ئەو شەڕە چۆن شکلەگرێت و ئایا ئەو شەڕە شکلەگرێت باس و تێبینی زۆر هەیە. من خۆم بە تایبەت لە دوای ئەو حملەی کە کۆماری ئیسلامی کردیە سەر ئیسرائیل بە شێوەیە کە توانم بێژم تا حدێک ڕوانگەم حداقل لەباری قدرەتی نظامی سیاسی جمهوری ئیسلامی تەغییری پیا کردەوە ئەو بەڕەنگاری دەوڵەتی ئیسرائیلی شەروایانی. من پێم وایە شاید لە داهاتوویەکی نزیک بەڵام پێم وایە لە داهاتوویەکی تقریبا نایزانی بڵێن 2 ساڵ 3 ساڵی کە نازانی بەڕاستی 6 مانگێکە چون کەس ناتوانێت بەرامبەر دوو پیشبینیێکیکە. بەڵام بە جورئەتە توانم بڵێم ئێران و ئیسرائیل ڕوبەڕوو یەک ئەبنەوە. یعنی من پێم وایە بە احتمالێکی زۆر ئەو دوو ڕژیمی سیاسیە ئەو دوو حکوومەتە ڕوبەڕووی یەکترین ئەبنۆ دلیلیشی هەیە.
ئیسرائیل ئەزانێ ئیسرائیل دەوڵەتێکە ساختارێکی ئەمنیەتی قەوی هەیە ساختارێکی ئێتلاعاتی قەوی هەیە دەوڵەتای ڕۆژاوایی حمایەتی لێ ئەکەن و دەوڵەتێکە ئەزانێ بە نسبەتی ئەو قەیران و تهدیدی ئەمنیەتی کە هەم لە ناوخۆ هەیەی هەم لە منتەقە هەیەی هەم لە حوزەی فەرامنتەقەی هەیەی چەندێک ئەتوانێ وجودی لە مەترسیا بێ لە خەتەرا بێ بەهۆی ئەوە دەوڵەتی ئیسرائیل وەکو ئەمریکا چاو لە قەزیەکە ناکا وەکو فەڕەنسا چاو لە قەزیەکە ناکا وەکو ئالمان کە مەنافعی اقتصادی هەیە بە حتا وەکو ڕوسیا و چین چاو لە قەزیەکە ناکا ئیسرائیل ئەڵێ من دوشمنێکی بنیادیم هەیە بە ناوی جمهوری ئیسلامی کە چەند ساڵە منی تهدید کردا ئیسا ئەو تهدیدە گەیشتە مەرحەلەی عەمەڵ وەکو میوەیە کە کاڵ بۆ گەیشتە مەرحەلەی عەمەڵ ئیسا ئەو تهدیدە عەمەڵی بووە بە جمهوری ئیسلامی ئەوڵەن توانیتی حەریمی هەوایی ئێمە بشکێنێ یعنی تابۆیەک شکاتەمە بۆ خۆی مەسئلەیەکە وەک ئیسرائیل ئەزانێ ئەو حملەی کە دژی جمهوری ئیسلامی دژی ئەو کردیەتی ئەو حملە لە واقعیەتی ئەمرا گەشتەکە چاو دەکەین چەند کشوەر ئێتلافی چەند کشوەر ئەو حملەی خۆنسا کردو بە قەولی فارسەڵن خۆنسای کردو ئیسرائیل ئەو ئاگاهیە هەیە ئەزانێ ئەمریکا هەرچەند بەناو بەزاهر متحدێکی ئستراتیژیکە بەڵام ئەمریکا بەرژەوەندی خاصی خۆی هەیە ئەمریکا مەنافعی خۆی هەیە بە ئیمکانی هەیە ئەمریکا بە ڕاحەتی پشتی ئیسرائیل خاڵیکە هەرکەوتی من لە دفاع لەگەڵ تۆ هەم لە حملات لەگەڵ تۆ نابم نەوێت دژی تۆ وتی لەگەڵ تۆش نابم ئیسرائیل ئەو شتە ئەزانێ و ئەزانێ کە لە داهاتووە ڕوبەڕوو ئەبێتەوە لەگەڵ جمهوری ئیسلامی بە خەتەرناکترین شەرایط زمانێکە کە جمهوری ئیسلامی زۆرتر لە هەر وەختێ زۆرتر لە هەر زمانێک بەو نەتیجە گەیشتە کە ئەشێت تەسلیحاتی ئەتۆمی خۆی تەسلیحاتی ئەتۆمی ئیجادکە مەسەلەن دوێ کە ڕافایل گەڕوسی مەطرحی کردوتی وتی زۆرتر لە هەر زمانێک جمهوری ئیسلامی کۆماری ئیسلامی احتماڵی هەیە دەسترسی پێیاکە بە تەسلیحاتی ئەتۆمی دێ ئەو تەسلیحاتی ئەتۆمیە ئەیکا بە چی ئەیکا بە کۆرەی شۆمالی بۆ کۆرەی شۆمالی جوایی وڵاتای دنیا ناتۆ بە خاتری ئەوەی کە وڵاتای دنیا ئەمریکا ئیتحادی ئوروپا هەرو هەشت کشوەرێکە کە ئەزانن کۆرەی شۆمالی چون نۆ کشوەر هەن کە تەسلیحاتی ئەتۆمیان هەیە ئەو هەشت کشوەرە کە خۆیان تەسلیحاتی ئەتۆمیان هەیە ئەزانن ناتوانن ڕوبەڕووی کۆرەی شۆمالی بن ئەزانن ناتوانن بیرۆخێنن چون تەسلیحاتی ئەتۆمی هەیە هەر شتێک کە پاکستان یەک دەفە ئێعلامی کرد کە من تەسلیحاتی ئەتۆمی هەیە یعنی لە موقعیەتا دایانینە بە کۆماری ئیسلامیش خەریکە بەرەو مەسیرە ئەڵڵا ئیسرائیل زۆرتر لە هەر دەوڵەتێک ئەزانێک ئەو خەتەر و مەترسیە چەندێک زۆرە بۆیە لە ئیسا بەبعدۆ من پێم وایە من زۆر کەس لە کارشناسان باوەڕیان وایە کە شەڕەکە تەواو بۆ قەیرانەکە تەواو بۆ ئەمریکا کۆنتڕۆلی کردا بە پێچەوانە من پێم وایە ئەمە تازە ئەوڵی شەڕە لەم مەرحەلە بەبعدوانی ئێمە واردی دنیایەکی جدید بووین واردی ئاسانە دنیای سیاست بە تایبەتدا ڕۆژهەڵاتی ناوڕاست شتێکی جدید خەریکە شکڵەکرێ شتێکی نوێ شکڵی گرتا و لە حاڵی شکڵگرتنایە ئەوەیە کە شەڕ و دژایەتی جمهوری ئیسلامی و ئیسرائیل ئەچێتە قۆناغێکی زۆر نوێ و ئەو قۆناغە ئەوەیە کە جمهوری ئیسلامی کۆماری ئیسلامی تەواوی تەلاشی ئەوا بێت کە دەستڕەسی بە تەسلیحاتی ئەتۆمی پێیاکە و تەواوی تەلاشی دەوڵەتی ئیسرائیل ئەوە بێت کە نەیەڵێ کۆماری ئیسلامی دەستڕەسی پێیاکە بە تەسلیحاتی ئەتۆمی بۆمبی ئەتۆمی لە پارادۆکسی ئەو دوانە لە شەڕی بەرینگاربوونی ئەو دوانە دژیە شەڕ شکڵەکرێجا ئەو شەڕە ئەتوانێت شەڕێکی زۆر گەورە بێ خەتەرناک بێ ئەتوانێت شەڕێک بێت تەرکیبی بێ بە قەولی فارسەکان شەڕێکی سایبەری بێ شەڕێکی نەرم بێ شەڕێکی بێستڵاح عینی واقعی کلاسیک بێ بەخصوصەن لە حوزەی هەواییان لەتوای ئەوانە توانێت شکڵ بکرێ بەڵام من پێم وایە بە احتماڵی زۆر لە داهاتووە شەڕی نێوان ئێران و ئیسرائیل کە شەڕی دانیکیان بۆ ئەوەی کە تەسلیحاتی ئەتۆمی پێیاکەوە دانیکیان بۆ ئەوەیە کە نێڵێ ئەو تەسلیحاتی ئەتۆمیە کردە دەستیەوەی کە ئەو شەڕە زۆر قوڵترە بێتەوە دەتوانێت بیکا بە شەڕێکی بەاصطلاح لە ناوچە دەرچێ لە منتەقە دەرچێ بیکا بە شەڕێکی فەرامنتەقەیی بڵێ کە بینەوە سەر باسەکەی خۆمان کە مەربوطە بە سەکوتی ژنان بۆ ئەوەی کە حیجاب ڕاهات ناکەن واتوانم بڵێم خیابانەکانی تاران سنا بەدێک لە شارەکانی تری ئێران ژنان بەبێ حجاب ئەگەڕانەوە ئەوە تقریبەنی تۆ وەزیەتەی وا جمهوری ئیسلامی پیوە پێناسایە کرێ هێنا بووە ژێر پرسیار بەڵام ئەم تەرحەوە ئێستا ناویان ناوە ناوی تەرحی نورە ئایا ئەمە جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەو تەرحانەی تری پێشووی کۆماری ئیسلامی دژ بە ژنان یا هەمان شتە و بە شێوەیەکی تر خەریک نێبنە پێشەوە لە ماهیتی خۆی هەر ئەو شتەیە بەڵام بە توندوتیژێکی زۆرتر
پاڵپشتەکەیشی قسەکانی خامنەیە کە مدەتی لەمەوە پێش مەترحی کردوانی ئەو باسی کە خامنەی مەترحی کرد بوو کە مثلەن بێحجابی لەم چەند ڕۆژە مەترح کراوەتێتی حرامی سیاسیە وەختێک کە ئەڵێ حرامی سیاسی دوو مەفهومی حرام و حەڵال کە ئێمە وەکو مەفهومێکی شەریعەتی بینین لەگەڵ مەفهومێکی سیاسی یعنی مەفهومی شەریعەت لەگەڵ مەفهومێکی سیاسیە تێکەڵەکات یعنی ئەو مجەوزە ئات بەوانەی کە بە قەولی معروف پیان ئەڵێن ئاتەشبەختیار کە بە هەر شێوەیەکە بۆ خۆیان پێیان خۆشە ڕوبەڕووی ژنان بنەوە بۆ بەهانە ژنا سەرکوت بکەن یعنی ئەتوان ماوەتان عەرز بکەم ئەوەی کە ئیسە ئیتفاقەکە بێ ئەڵبەت من یەکشتان پێ بڵێم ئیشارەتان بە شاری سنەکرد شارە کوردەکان لە کرماشان و ئیلام و گرتێتی تا شارەکانی کە بە پێچەوانەی باقی شارەکانی ئێران حکوومەت وەزعیەتی کوردستانە ناسێ وەزعیەتی شارە کوردەکانە ناسێ زۆر جورئەتی نییە خۆی ڕوبەڕووی خەڵکی شارە کوردەکان بێت و حتا نەمایەندەی وەلی فەقیهی شەو شتێوەت بوو من لەبیر لە شۆڕەشی ژینا ئەوەی مەترح کرد بووی ئەو مەسئلەی ئاتش بێختیارە لە شارە کوردەکان جوان ناتۆ لە کوردستان جوان ناتۆ بە دروستیش ناسی بووی ئەیزانی ئەو وەزعیەتەوە نییە ئەگەر لە تارانە خەڵک دووربینەکانیان بەدەستەوەی تمشاکن کە بێحورمەتی بە ژنان و کچانەکرێ ئەزانێت لە سەقز لە سنا لە بۆکان لە ئیلام لە کرماشان ئەو شتێت فاکەوێت ئەو خەڵکەی تمشا ناکەن ئەو خەڵکە تێکەڵی ئەو قەزیە ئەبن و ئەتوانێت بزوتنەبێکی کەشقڵ بگرێ بۆیە حکوومەت زۆر جورئەتی نییە خۆی بێسڵاح با لە خەڵکی کوردستان بەڵام لە کولیەتە حکوومەت بۆ باقی شارەکانی کە ئێران ئەو فکرەی هەیە کە شەڕەکەی لە ئەسڵا کردێ بە شەڕێکی مەیدانی هاوردێتە ناو خیابان و پێی خۆشە هەم لە دوو حەوزەی دەرەوە حەوزەی سیاسەتی خارجی و هەم لە حەوزەی ناوخۆ ئەو قودرەتەی خۆی نیشان بات بەڵام ئەمە لە ئەسڵا توانین بڵێن وەکو چی وایە وەکو قمارێک وایە کە جمهوری ئیسلامی خەریکەیکە ئەو قمارەیشی لزومەن شاید بەرەندەبوونێکی تیان نەبێ کەسێکی تیان نەبێ ینی حکوومەت لە نەهایەت تا بەرەندە نەبێ لە ناویە بۆ دلیلی کە هەر لە ئەوڵی ئەو قمارە لە ئەوڵی ئەو کایەکی شروعی کردا حکوومەت ئەزانێت کە ئەوە ڕیسکێکی زۆر گەورەیە ینی ڕیسکێکی زۆر گەورەیە کە ئاوا ڕوبەڕووی خەڵکێکە بێتەوە کە ئەو خەڵکە لەباری بێستڵاح مافی مرۆڤ لەباری ئابووری لەباری ئیجتیماعی بێهداشت خەدەماتە توڵای ئەوانە مشکڵیان هەیە ئەو خەڵکە کەمترین نیازەکانیان بەراوەردا بێت و ئەزانێت بە زۆر سادە ئەرسانەکەم کۆمەلگا پڕە کۆمەلگا لە بریز بووە و ئەوە ئەتوانێت یەک حرەکەتی حکوومەت ئەو حکوومەتە دووچاری قەیرانی زۆر گەورەیەکە ناڵێن بیڕوخێنێ ئەتوانێت دووچاری قەیرانی گەورەیەکە کە بەرەو ڕوخان بیبا بەڵام ئەوە ئەو بنەمای ئیدۆلۆژیکە لە ناویا قەویە کە تەواوی ئەو ریسکەی قبول کردا کە بتوانێت ئەو شتێک کە خۆی پیوایە دروستە بە ئیستلاحی خامنەی حرامی شەرعیە و نازانم حرامی سیاسیە عملی بکان نێڵێ ئەو حرامی شەرعی حرامی سیاسیە لە ناو کۆمەلگا حاکم بێت چون پیوایە ئەو مەسئولی ئەوەیە کە ئەو خەڵکە بە زۆریا بباتە بەهەشت یا وەکو باوکێکەمە سیستمی باوک سالارەوە ینی ئێمە بەڕاستی پێم باشە فقط یەک جلسە لەسەر کاراکتێری خودی خامنەی قسە بکرێت یەک جلسە لەسەر ئەو ساختار و فکری کە کاراکتێرێکی باوک سالاری تایبەتی هەیە کە پیوایە وەزیفەیەتی خەڵک بە زۆر بباتە بەهەشت وەزیفەیەتی هەرچیشت کۆنتڕۆلکە لە عینی حاڵا هیچ خۆشی هیچ مەسئولیەتێکی نەبێ خراپ نیەک جلسە لەسەرەوە قسە کرێ بەڵام ئیسە خۆ خامنەی وا چاوی دەکات پیوای ئەو وەزیفەشی ئەنجام بات یەک بزوتنەوەیەک تازە دەستی پێ کردووە بە ناوی هەموونی ئەگەرەکرێ لەسەر ئەوەش تەوزیحێک بدە ئەم کەلیمە لەکوێوە هاتووە بە هەشتێکێکەوە بە ناوی هەموونی ئایا بەڕاستی ئەوە زۆر عمومیە و چەند ئەتوانێ ئەمە لەو شەرایەتە ببێ بە بزوتنەوەیەکی ژنان دژ بەم سەرکوتەوە لە بەرامبەر ئەوانە خەریکە لە ئارادایە منیش دوێکە چاوم بۆ ئیسلاحی هەموونیە کەوت ئەوڵ مابووم کە ئیسلاحی هەموونیە چیە کە دوایە چاومێکە و متوەجە بووم مە زۆر لە هەموونی شاید زۆر کەس نەزانن بەکوم مەسەڵەن کاتێکە نەزانی بوو ئەوەیە کەسانی کە ئەیانگرن یان خەنە ناو بەنانەی گەشتی ێشات چۆنەژێ هاو سولولی هاو ئوتاقیمەش بۆ بە هاوڕنی ئیسلاحی کە لە ناو شەبەکەهای مەجازیە باسی لەسەرەکرێ ئەوە لە ئەسڵا نیشانیات کە کۆمەلگای ئێران چ قەیرانێک خەریکە لە ناو چ قەیرانێکە قەراری گرتە ئەو حکوومەتە بۆ خۆی چۆن خۆی بە ئەو کۆمەلگای لە ناو ئەو قەیرانە دانات
ئەو حکوومەتە کە پێی وایە مەسەڵەن بەنی گەشتی ئێرشاد بووە بە نەمادی ئەو حکوومەتە. ئێمە لە هەر وڵاتێکی دموکراتیکی دنیا وەختێکە ماشینی پۆلیسە بینین حسی ئەمنیەتمانەیە، حسەکەین کە ئەمنیەتێک کە توانێت بەرقەرار بێ و ئێعتمادە هەیە. بەڵام هەر شتێکە متعلق بە نظامی سیاسی جمهوری ئیسلامی بێ بەتایبەت ساختارە نظامیەکە یعنی لە نیروی انتظامی گرتیەتی و نازانم لە گەشتی ئێرشاد گرتیەتی لە بەسیج و سپا و ئێتلاعات و حتا ئەرتشیش گرتیەتی نوعێک نائەمنی نوعێک دژایەتی لە دڵی خەڵکا دروستەکە و ئەو شتانە وەکوون بووە بە نەمادیان کە خەڵک لەوێ اتفاقاً بۆ خۆش ئەو شتێکی تایبەتە خەڵک لەوێش تەجروبەیەکی مشترەکیانە بێ چۆن ئەڵێ دوو نەفەر لە سلولێک هابوون تەجروبەی مشترەکیان بووە خاتری مشترەکیان بووە تەجروبەی مشترەکیان بووە و کەم و شەبەکەی تەجروبە زۆرترە بێت زۆر کەس ئەو شتە تەجروباکەن ئەو هاوبەنیە تەجروباکەن بە وەکو تەجروبێکی ئیجتیماعی بە کۆمەلگای منتەقەلەکەن بە کۆمەلگا ئەزانێ ئەوە نەمادی حکوومەتە و ئەو ئەبزارە ئەو وەسیلە ئەو کەسانی کە ئەوانەی کە بە قەولی خۆیان پیاڵەنن زابتانی قەزایی کە زابتانی قەزاییش نین وەکو ئەو نیروهای گەشتی ئێرشاد و ئەو ئەناوینە جیاواز و عەجیب و غەریبەکە هەیەە ئەمانە لە ئەسڵا نەمادێکن لەو حکوومەتە ئەبزارن ینی ئاواتوان ئەرسان کەم بازووی ئیجرایی ئەو سیاسەتانن کە ئیتفاقاً هەم خاترێکی تایبەت لەباری جامعەشناسی سیاسی مەسئلەیە خاترێکی تایبەت بۆ نەسڵهایەکی بۆ نەسڵە جەدیدەکە دروستەکەن کە ئەم نەسڵە کەلەمەی هەمبەندیان هەیە و ئەزانن چ معنایەکی و ئەوەش خاترەکەی چییە ئەگەر هەتا ئەو ڕژیمە بڕوخێ ئەو ذهنیەتە ئیجتیماعیە کۆمەڵایەتی لەناو ئەو خەڵکا شکڵەگرێ کە زەمانێک لە ئێران لە فڵان جێگا لە فڵان وەختە شتێک ئابۆ عنوانە بوو دژایەتیەک وجودی بوو کە ئەو ماشینانە نەمادی بوون و ئینسانانە نەمادی بوون و حکوومەتێکی وا وجودی بوو یعنی هەر حکوومەتێک بۆ خۆی نەمادێک بۆ خۆی بەجێڵێ و کۆماری ئیسلامی بەدترین و ناشرینترین و غەیری ئینسانی ترین و غەیری مرۆڤایەتی ترین بۆ خۆی دروست کردەوە بەجێ ئەهێڵێ بەش نەمادێکە لەو حکوومەتە. بەڵێ بەڵام تا ئێستا باسی سەرکوتمان کردووە ئایا پێتان وایە ژنان و کۆمەلگای ئێران دژ بەو شرایەتەوە هاتووەتە پێشەوە چ کاردانەوەیەکەکەن ئایا پێتان وایە دەورێکی تر لە بزوتنەوەیەکی دژ بە کۆماری ئیسلامی دێتە مەیدان کە ئەو سەرکوتانە نەتوانێت کاریگەری ببێت لەسەر شۆڕشی ژنان و بەقێتری کۆمەلگا یاکو ئەوە ئەتوانێت پاشەکشەیەک کا بە بزوتنەوەی ژنان و بزوتنەوە کۆمەڵایەتەکان. من ڕاستیەکەی زۆر باوەڕم بەوە نییە کە بزوتنەوەی ژینا تەواو بێت من پێم وایە ئەوەی کیسە لە ناو ژنانە شکڵی گرتا ئیدامەی ئەو بزوتنەوەیە بشکڵێکی کە هەر ئەوەیە مەسئلە لە بزوتنەوەی ژینا بە حجاب شرۆک و ئیسەش ئێمە هەر ئەو شتە ئیدامەکەی ئەبینین و هێشتا شوعاری ژن ژیان ئازادی هەر ئەبینین لەناو خەڵکا هەر ئەیبینین پس ئەو شتە نەمردە دروستە کەمڕەنگ بووە تۆ بەقەولی معروف فەراز و نەشیبی بووە بەڵام لەبین نەچووە وەختێک کە لەبین نەچووە ئەو ئومیدە لە ناو هەمووان ئیجاد دەکات کە ڕۆژێکیش بتوانێت بە نەتیجە بگات بەڵام چەندێک ئەبزاری سەرکوبی حکوومەت و چەندێک داخواستەکانی کۆمەلگای مەدەنی وەختێک کەمانە ڕوبەڕوویەکە قەرارەگرن کامیان بتوانێت لەسەر ئەوەی کە زاڵ بێت ئەتوانێت نیشانی بات کە ئەو سەرکوبانە ئایا مؤثرە بێ یا ئەو مقاومەتەی خەڵک ئەتوانێت مؤثر بێ ئەمە لە داهاتوان نیشانە درێ حتمما یەک مەسئلەمان لە ذهن بێ ئەوەی شەوەیە کە فقط خودی ئەو باسی حجابە نییە کۆمەلگا زۆر شتێکیشی گەرەکە کۆمەلگا زۆر شتێک گەرەکە کە حجاب بۆ بە نەمادی ینی ناڕزایەتیەکان بە مەسئلەی حجابی ئیجباری خۆی نیشانات ینی مەسئلەی ئێوە ئابووری لە نەزەر بگرن ناڕزایەتی های ئەساسی بنیادین ئەوانەی کە بنەڕەتین لەناو خەڵکایە دژی حکوومەت تەواوی ئەوانەی دەست بێکۆ جەم کردێتەوە بەڵام خەڵک لە بزوتنەوەی ژینا زۆرتر لە هەر وەختێک زانیان کە ئەو مەسئلەی حجابە ئەتوانێ بێ بە زنجیرێک پەیوەندیەک لە بینیانە
ئەو زنجیرە ئەو پەیوەندەیە کە ئەتوانێ بێ بە نەمادی ئێعترازەکان وەگەرنا ئێعترازەکان ئەتوانێت لە زۆر هۆکاری کێشی بێ بەڵام لە نەهایەتە ئەبێ بەچی زۆر سەختە ئێمە بڵێن ئەبێ بەچی بە دەلیلی ئەوەی کە ڕۆژی پێش لە بێستڵا ئەو کارە ساتە ناخۆشی کە بۆ ژینا پێشاتە نەزەر بکەن کەس فکری ناکردو کە سبحە چی ئەبێت ئێمەش بەڕاستی ناتوانین بەراوردیکەین کە سبحە ئەبێ بەچی داهاتووە بێ بەچی بە تایبەت وەختی کە قسە لە ئینقلابەکانەکەین قسە لە تەغیر و ئاڵوگۆڕی زۆر تایبەتی ناوجامە ئەو کۆمەلگا و حکوومەتەکەین سەختە کە بەراوردیکەین بڵێن حتممە نوشتە پێش چێت یا حتممە نوشتە پێش نایە بەڵام ئەگەر ئاوا وەکو بەراوردێکی منتەقی چاو لە قەزیەکەکەین با دیارە ئەو ڕێگای کە حکوومەتی جمهوری ئیسلامی کۆماری ئیسلامی گرتێتە پێش و بە ئەو مقاومەتی کە خەڵکێکەن بۆ نمونە ئەرسانەکەم ژنانیان لەباری ماڵی و جەریمە کرد بە تەواوی ئەو شرایطە ئابووری ناخۆشی کە ئیمڕۆ لە ئێرانە حاکمە حکوومەت نەیتوانی بە جەریمەی مەسەلەن قەبزی نازانم جەریمە و ئەوانە ژنان وادارکە کە بە قسەی بکەن بە زندان و بە گرتن و بە کوشتن و بە بازداشت و بە بێ احترامی و حتکی حرمەت بە ژنان حکوومەتە نەیتوانی ئێمە هەرچی ڕۆژە ئەو شتە ئەبینین هەرچی ڕۆژە ئێمە ئەبینین تازە ژنان چۆنەڵی دەنگیان بەرزۆ کردێتەوە ئەوە فقط ژنان نین بە نەزەرین کۆمەلگایە پیاوانیشن ئەو پیاوان ناتوانم بڵێم لەو بێنە ئەوان فقط مشاکەن بۆیان مهم نییە با ئەوانش بەخشێکی گرنگن لەو کۆمەلگا بە ئێمە ئەبینی مەسەن لە شۆڕەشی ژینە گرنگ هەن لەیلا خانم ببەخشە قسەکەت دقەتەکەم گرنگ هەن بەڵام بەڕاستی زۆر جار ئێمە بینن ئەوان لە بەتایبەت لە شارەکانی ئێرانە بینین چاو لە ئەو سەرکوتاکەن ئەوە ماشینەکانی گەشتی ئێرشاد دێن ژنان نەخەنە ناو هەرە و وانێتانیان کە بووە بە هەموێنی کۆمەڵیان خەنە ناویانوانە بەڵام زۆر جار کەمتر کاردە من ناڵم نییە حتمما هەیە بەڵام کەمتر کاردانەوە هەیە پێتان وایە ئەوەی وا ئێوە باسیەکەن مەسەلەی حجاب بنەمایەکی کۆمەڵایەتیە چەند ئەتوانێت ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە لە دەوری خۆی کۆ بکاتەوە بۆ پشتیوانی کردن لە مبارزەی ژنان دەست بە حجابی زباری قسەکەتان کامڵەن دروستە بەتایبەت وەختێکە بزوتنەوەی ژینا کە شکلی گەیشتە بووە ئەوجی خۆی بە یەک دەفعە بە زۆر دلیل ئەو بزوتنەوە کە نیشتوە نەیتوانی مەسیرەکەی خۆی پەیاکان نۆئێک نائومیدی لە ناو خەڵکا ئیجاد کرد ژنان پیاوان هەروەوە لە شارە گەورەکان شارە فارسەکان بەتایبەت کە بە قەولی فارس بخۆیان ئەڵێن ئەو قشری خاکستەر یا قشری خۆڵەمێشیە چاویان لە شتەکانە کرد و ناهاتنە ناو مەیدان بەڵام من ئەرسانەکەم حتا زۆر سەختە بەراوردیکەن کە ئەو قشرە خۆڵە مێشیش کەی دێنە ناو مەیدان بۆ معنای نییە کە بۆ هەمیشەش ساکت بن دلیلێکی منتەقیم بۆ شتە هەیە چاوتان لێبێ خەڵک لە تەواوی دنیا ئێمە شتێکمان بە ناوی تەمینی نیازهای ئەوەڵیە خەڵکەیە یعنی بە سوورەتی کولی خەڵک بۆیان مهم نییە کە بۆ نمونە ئەرسانەکەم ئینسان چێتە کۆرەی مەریخش لە کۆرەی مەریخە هەرو نظامی کە لە کۆرەی زەمین دروستی کردێ باتە کۆرەی مەریخش داێنێ خەڵک ێژە بلەوەی کە بۆ من مهم بێ کە حکوومەتەکە لیبرالە ئەمەیە ئەوەیە نیازهای ئەوەڵی من وەکو نیازی ئابووری من بۆ نمونە مەسەلەن لە وەزیەتی اقتصادی سیاسی بێهداش خەدەمات ئامۆزش ئەوانە بۆ من بەراورد کە من وەکو ئینسانێکی عادی بتوانم ژیانم ببێت ئەمەش ئینتزارێکە کە خەڵک هەمووی دنیایانە لە ئەمریکا هەروای لە ئافریقا هەروای لە ئیسرائیل هەروای لەژێر پەرچەمی تاڵبان و جمهوری ئیسلامی شەرۆشتەیە بەڵام وەختێکە یعنی حکوومەت مەسئولیەتێکی هەیە وەکو تەکلیفێک کە ئەو نیازانە بەراورد دەکات وەختی کە حکوومەت نەیەبێ نەتوانێت ئەو نیازانە بەراورد دەکات بەخشێک لەو مەسئلە ئەبێ بە قەولی فارس دەڵێن پاشنەی ئاشیلی حکوومەت یعنی خەڵک ئیتر تا جێگایەکە توانن تەحمل بکەن خەڵک ئەتوانن نەبوونی ئازادی لە جێگایەکە تەحمل بکەن بەڵام خۆ ناتوانن بەرسێتی تەحمل بکەن ناتوانن بێ ئاوی هەر تەحمل بکەن ناتوانن نان نەبێت تەحملی بکەن بۆ خۆشی تەحملیکا بۆ مناڵەکەی ناتوانێت تەحملیکا ئەمانی وەختێکە کۆ ئەبێتەوە جەمە بێتەوە بە قەولی فارس دەڵێن نقطەی ئینفجارێک هەیە کە ئەو نقطەی ئینفجارە
کە ئێمە نازانین کەیە چۆنە حکوومەتیش ناتوانێت بەرابەردیکە حکوومەت تەواوی هێزەکەی کات بەکارەبات کە نەگەیتە ئەو نقطەی ئینفجارە بەڵام خۆی ناخوداگە خەریکە کۆمەلگا باتە بەرەو نقطەی ئینفجارەجا ئەو نقطەی ئینفجارە ئەتوانێت کارەساتێک بێت کە بۆ ژینا پێشات یا کارەساتێک بێت کە لە داهاتوو شاید پێش بێت ئەتوانێت شەڕی ئێران و ئیسرائیل بێ ئەتوانێت مەلکی خامنەی بێ ئەتوانێت هەر هۆکارێکی تری بێ بەڵام حتاقل لە ئەقلانیەتی سیاسی قابلی بەراوردێکە ئەو شتانە ئەتوانن پێش بێن حتا ئەوەی کە دێت تمشاکە مەسەن بۆ نمونە لە تونێسا جوانێک خۆی ئاوردا بەهۆی کێشەی ئابووری و بەهاری عەرەبی شکڵی کرد کەسمان نەمانەتوانین گەورەترین تەحلیلگەرانی سیاسی لە دنیا چ بکا بە ئێمەکە بە هەر حاڵ خەڵکی عادی بووین لە ناوخودی کوردستان لە ئێرانە کەس نەیتوانی بەرابەردیکە کە ئەو ئەتوانێت ئەو بەهاری ئەو خۆ ئاوردانە بەهارێکی عەرەبی دروستکە بنەمای کۆمەلگا بە حکوومەت لە وڵاتای عەرەبیا بڕوخێنێ دروستی کاتوو ئەوەی شکلی کرد ئێمە لە ئێرانشان ناتوانین بڵێن حتمەن ئەو بەراوەردا بێت کە ئەبێت یا نابێت بەڵێ بە ئەقلانیەتی سیاسی ئەڵێن احتمالی ئەوەی کە ئەو شتە شکل بگرێ زۆرە بە تایبەت کە حکوومەت ناتوانێت ئەو نیازانە بەراورد دەکات گەرەکی نابێت ئەو نیازانە بەراورد دەکات هەرو قشتی خۆڵەمێشیە ناتوانین بڵێن دە ساڵی داهاتووشە هەروە ڕەفتارەکە چون فشارەکان لەسەر خەڵک زۆرە ئێوە لە نەزەری بگرن من ئەو شتێکە لە دەرەوە لە خەڵکم بیستە لە خەڵکی ناوخۆی ئێران ئێژن بە ڕۆژ قیمەتەکان تەغیر پێیاکە بە ڕۆژ خەڵک بۆیان سەخت دەبێت کە نانیان تەئەمین بێت یعنی چی یعنی ئیتر ئەو کۆمەلگا گەرەکی بێ گەرەکی نەبێ خەریکە بە سەمتی نقطەی ئینفجارەکات حکوومەتیش خەریکە شتێکی پێی ئیزافاکات ناتوانین بڵێن ئەو سەرکوبە بۆ هەمیشە ئەمێنێتەوە لە جێگایەکە تەواوبوونی هەیە بەڵێ نازانین کەی بەڕاستی بڵێ ئەو باسی مەسەلەی ژنانتان بەگشتی کرد بەڵام پێم خۆشە لێرە باسی مۆزوعێکی تر بکەین ئەوی شەوەیە کە ئێمە بزوتنەوەیەکی ژنان ئەبینین کە دژ بەو شەرایەتەیە وایسە کۆماری ئیسلامی پێشی هێناوە بەڵام ژنان لە زۆربەی شوێنەکانی تر یا لە بینی زۆر چین و توێژی تریشە هەر حزوریان هەیە لە بازنشستەکان لە بزوتنەوەی کرێکاری لە بزوتنەوەی خوێندکاران معلمان و زۆر بزوتنەوەکانی تر چەندێ پێتان وایە داخوازیەکانی مافی ژنان ڕنگدانەوەی بووە لەو داخوازیانەی وە ئەو چین و توێژانەی تر باسیەکە مەسەڵەن وەختێ بەیانیە کە درێ لەلایەن بازنشستەکان و یا معلمانەوە چەندێکی ئیشارە کراوە بە مافی ژنان و چەندە پێویستە ئیشارەی پێ بکرێ بۆ ئەو بتوانێت ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیە گرێبدا بە بزوتنەوەی ژنانەوە ڕاستێکی وەکو کاری ئاماری کە هاتبێتن ئەو پەیوەندیان لەبین مافی ژنان و مافی تەبقات و سنفەکانی کەیان بەڕستی کرد بێ من تا ئیسە نەمبینیوە یعنی بۆ خۆم نەبینی مەگەراوە وەکو مەسەڵەن ئێتلاعیەکان و بەیانیەکان و ئەو شتانێک کە فەرزە مەسەڵەن حتا زندانیە سیاسیەکان مەسرحیەکان بەو شێوە بتوانین لێکدانەوێکمان لەسەری بێ دیارە وای ئەمانە بەقەولی معروف وەکو زنجیر لەگەڵ یەکە پەیوەندیان هەیە ئەمانە بێ ئێرتباط نین لەگەڵ یەکە ژنێکە لە دەرەوە لە خیابانە منداڵەکەی کچەکەی بێحرمەتی پێکرێت چون ڕووسەری بەسەرۆنیە بۆ خۆی بازنشەستەیەکی فەرزەن بازنشەستەی تامینە ژماعیە معلمێکە کە بازنشەستەیە قەیرانی ئابوووریەکەی بینێ مشکڵە سنفیەکەی ئەبینێ وەختی یا باوکێک فەرق ناکە ژنیا پیا و فەرق ناکە وەختی ئەو شتە ئەبینێ هەردوو کێشەکە بۆ ئەو تێکەڵە هەردوو کێشەکە بۆ ئەو ئەبێ بە یەکێک چونە زانێ منشەئی ئەو کێشە یەکێکە یعنی حکوومەتە ڕژیمی سیاسیە ساختاری سیاسیە وەکو لەسەری گشتیان ئەو دەسەڵاتەیەکە خودی خامنەی هەیەی و هەروە باقیەکان هەروە کابرایەکی کاریگەر هەرو شەرایەتی هەیە کەسێک فەرزەن پەرستارەکان کە زۆریان بەداخەوە لە فشارێکی کاری زۆران یا ئەوانەیە کە مەسەڵەن بەقەولی معروف دکتۆرەکان کە زۆریان ئایسە مەسئلەی خودکوشیان مەطرح بووە کە خۆکوژیەکەن توای ئەوان ینی ئەو فشارانە وانیە فقط بڵێن فشارێکی سەنفی تایبەتە لەسەریان حاکمە وە کۆمەلگا نابینن کۆمەلگا زنجیرەیەکی تێکەڵی بێ ئیستلاح دەرهەمتەنیدەیە کە هەرچی شتی لەگەڵ یەکا پەیوەندی هەیە
هەموو شتێکی لەگەڵێکا پەیوەندی هەیە ئێمە ناتوانین بڵێن فقط مەسئلەی حجابە بۆی وتم گشتی ئەمانە لەگەڵێکا پەیوەندی هەیە وەنە نەمادەکەی بۆ بە نەمادی حجاب بە لە تەرەفێکی کە حکوومەت ئەزانێ ئەم پەیوەندی ئەم تێکەڵبوونەی کە لە ذاتی خۆیان هەیە ئەگەر بێ بە پەیوەندیەکی سازمانی ساختاری یعنی چی یعنی ژنان بۆ نمونە ژنان مەسەڵەن ژنانی معلم بڵێن خەڵک بێن لە ئێعتسابێکا شرکت بکەن باز نشستەکان بڵێن خەڵک بێن لە ئێعتسابێکا شرکت بکەن کاریگەرەکان بڵێن خەڵکیانی داخواستیان ئەوە بێ کە خەڵک لە ئێعترازێکا شرکت بکەن وەختی ئەمانە وەکو سازمان وەکو نەهاد یەکترین بگرن چون مشکڵی یەکڕەنیان هەیە دیارە جیاوازێکی هەیەکیان هەیە بەڵام لە کولیەتدا مشکڵاتیان وەکو یەکوایە کێشەکانیان وەکو یەکوایە منشەی بوحرانەکانیشیان هەر حکوومەتە ئەمانە وەختی یەک بگرن بیکەن بە سازمان بیکەن بە نەهات ڕەهبەری بۆ پەیاکەن ئنسجامی پێبن بەڕاستی بۆ حکوومەت خەتەرناکە بێ حکوومەت تەواوی تەلاشی ئەوەی کە نێڵێ ئەو سازمان و ئنسجامە شکل بگرێ بۆیە هاتە کۆمەلگای ئێرانی کردە بە کۆمەلگایەکی دوو قوتبی بە چەند قوتبی هەتا نەک دوو قوتبی بەشێکی فەرزان ێژێژێ مەسەڵەن ناڵێ ئەو موقعیەتی منی حکوومەت لە خەتەرایشێ ئیسلام لە خەتەرە چون گەرەکەتی قشر مەسەڵیە کێشێتە ناو ئێران ناو مەیدان ناڵێ فەرزەن ئەوە شەڕی من و ئیسرائیلە منی حکوومەت و ئیسرائیلە ئەڵێ ئەوە ناسی ئەوە مەرزی ئێران لە خەتەرای گەرەکی لە ناسیۆنالیسمی ئێرانی ئیسفادەکە لە وەختی انتخابات ێژێکرد ئێرانین ئێوە بێنە ناو مەیدان یعنی دێ لە توای ئەو شتانەی ئیسفادەکە بە سوودی خۆی بەڵام ئەگەر ئەوانە بە یەکۆ یعنی ئەگەر ئەو یعنی ئێمە کۆمەلگا تەبەقەی چینەکان لە دوایەوە ژنان گروپهای جیاواز داخواستەکانیان هەمویان لە نەزەر بگرین هەمویان پەیوەندیان لەگەڵ یەکەیە و ئەو پەیوەندیە وەختی کە بێ بە سازمان دقیقاً بێ بە شتێکە ئەتوانێت ئەو حکوومەتە بلەرزێنێ لە بینی ببە و ئەوەیەکە حکوومەت زۆری بۆ مهمە کە ئەو پەیوەندیە شکل نەکرێ بەیا بە شێوەیەک گەورەترین قشریان ببەخشن کە ژنانن چون بەرحەڵ ئەو چین و تەبەقە و گروپ و ئەمانەکشیان بە شێوەیەک ژنان لە ناویان هەن ئێرێمە فقط بتوانین ئەو مەسئلە کۆنتڕۆڵکەین باقی مەسئلەکانیش کۆنتڕۆڵ نەکرێ نابێ ئیجازە بین پەیوەندیەک لە بین ئەمانە شکل بگرێ بڵێ پرسیاری ئاخرم بە کورتی ئەویش ئەوەیە کە دەوری هێزی سیاسی لەم بزوتنەوەی ژنانە چۆن نەبینن تەمەن لە کوردستان تۆزێ جیاوازە هێزە سیاسیەکان بە پێی سابقە و تاریخ و نفوزیان ئەتوانین تاندازەیە بڵێن دەوریانە بێ لە گەری هەر اعتراضاتێک کوشتێکی وە هەرچەند تاندازێکی شتیان بڵێن ئەوەیش دەمەوردە مشەخەسا بەڕاستی کەمکاری کراوەوە ڕابطە لەگەڵ ئەو زڵم و زۆرە کە دژ بە ژنانەکرێ هەتا لە کۆمەلگای کوردستانی شاهێز سیاسیەکان و جۆرێکە باید و شاید کارێکی وایان نەکردو بەڵام هێزی سیاسی لە ئاسی ئێرانە چ دەورێکیان لەوێ ئەبێت چۆن خۆیان بنوێنین ئەسانسە پێویستە هێزی سیاسی لەو بابەتەوە بۆ خۆی ئەویش هاوهەنگ لەگەڵ خەڵکا دژ بە و هەڵاوارد نەبێت دژ بە ژنان من پێم وایە هێزی سیاسی بە گشتی چ لە ئێران چ لە کوردستانە کەوتێتە دوای خەڵکو لە پێش خەڵک نییە یعنی ئەوە خەڵک بوون حتا لە بزوتنەوەی ژیناشانیشانیدا کە ئەوە خەڵک بوون حرەکەتیان کرد هێزی سیاسی کەوتە شوێنیان حزبی سیاسی کەوتە شوێنیان قدرەتی سیاسی وەکو ئۆپۆزیسیۆن بڵێن کەوتە شوێن خەڵک و ئەوە نوقتەی دەتوانم بڵێم ئەوە نوقتە زعفی هێزە سیاسیەکان بۆ لە کولیەتە هەم لە کوردستان هەم لە ئێران شاید کەسێک ئەوە چاوی دەکا بڵێ خۆ باشە ئەو چاوی بەدەمی خەڵکۆیە بەڵام ئەڵێن ئەو چاوی بەدەمی خەڵکۆیە بەو واتە نییە کە ئەو بەرنامە و پلان و ئستراتێژی نەبێت ئەو ئەتوانێت بزانێ خەڵک چی گەرەکە بەڵام ئەچێ بەرنامە و پلانی بێت ئەشێ بەرنامە و پلانی بێت کە نەیان بۆ حزب سیاسیەکان گروپە سیاسیەکان هێزە سیاسیەکان لە ئێران واقعا نەیان بوو کامیان بوویان گەورەترین موقعیت پێشاد ینی باشترین فرسەت پێشاد بۆ ئەوەی کە هێزە سیاسیەکان اتحاد و ئینسجامێک و شتێکی وا شکڵ بن نەیان کرد نەیان توانی نەیان زانی منفعل بوون ئەوان چاویان بەدەمی خەڵکۆ بوو ئەوان نەیانتوانی ئەو مەسیرە پەیاکەن و دروستیکەن لە بن پێم وایە تا ئیسیش نەیانتوانی دروستیکەن لە واقعیەتە لە نەناو خۆیان ناتوانیانە نە لە ئێرتباط لەگەڵ یەکتری ناتوانیانە نە لە ئێرتباط لەگەڵ خەڵک توانیانە بە ئێرتباط لەگەڵ کۆمەلگا توانیانە ئەو شتە دروستکەن و ئەوەیش اتفاقاً بووە بە نقطەی قووەتی حکوومەت کە حکوومەت ئەوەی بۆ بە نقطەی قووەتی حکوومەت ئەوە بۆ بەوەی کە حکوومەت
ئەزانێ حتا هێزە سیاسیەکان نەتواننەوە ئینسجام و ئیتحاد و زوانێکی یەکدەستیان نەبێ زوانێکی حداقل بەرنامە و پلەتفۆرمێکی یەکدەستیان نەبێ بۆ شەرایەتی ئاوا ئێژێ خۆ کۆمەلگای ئێران جامعەی مەدەنی ئێران ئەوانەی کە مخالفی ئەو وەزعیەتن هەرتەنێکیش ئێعترازکەن هەتا سازماندەهی نەبێ نەتیجە ناگرێت ئەوەی کێشەیانی کێشەیەکە بەڕاستی وجودی هەیە وەکو بڵێن چی بکەین ئەوە من بۆ من کە کەسێکی غەیری حزبین بۆ کەسێک کە ئەساساً کاری من بەماهیەتی کاری من حزبی نییە من سەختە بڵێم ئەشێ حزبەکان چی بکەن گروپە سیاسیەکان و هێزە سیاسیەکان چی بکەن ئەوە بەرنامەی ئەوانە پلەنی ئەوانە کە ئەوان لە چ موقعی ئەوان چ بەرنامێکیان هەیە بۆ قەیران چ بەرنامێکیان هەیە بۆ کۆمەلگا چ بەرنامێکیان بۆ خۆیان هەیە بەڕاستی هێشتا نەیەتوانی جوابی ئەو شتانە بنەوە ئەو پرسە هێشتا بە نەزەری من بێجوابە بەڵام ئەزانین هەمیشە ئەو سوالە هەیە حداقل لە باسی ئینقلابەکانە سوالە هەیە کە ئایا ڕەهبەرانی ئینقلابین کە خەڵکە خەنە شوێن خۆیان یا خەڵکن کە ڕەهبەرانی ئینقلابی دروستەکەن لە ناوخۆیانە چون بەڕاستی هێشتا ئەوەش باسی زۆری هەیە کە هەیە چ جێگایەکیان هەیە زۆری باسگەرەکە پێم وایە باسێکی زۆر تایبەتی کۆمەڵناسی گەرەکە بە تایبەت کۆمەڵناسی سیاسی وە زۆری باس هەیە حتا بەخشێکیش دەتوانێت قەیران ناسی ئەو هێزە سیاسیان نەبێت. زۆر سپاس دکتور لەیلا مرۆتی سپۆری دانسە سیاسیەکان بۆ بەژاریتان لەو بەرنامەیەدا. سپاسانەکەم کاتتان سپاس. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەو جارەی دیالۆگ تا دیالۆگ خۆشتان پێ باوە.